ئەم بابەتی کە ئێستا باسێکەین پەیوەندی بە هەمومانەوە بۆ ژیانی هەر یەکەمان گرنگە باز لە بنیادنانی کەسێتی ئەەکەین. ئێمە چۆن لە ژیانمانە خاوەن کەسایەتێکی بەهێز بین بۆ ئەم بابەتە پێویستمان بە چییە؟ بۆچی زۆر کات ئەڵێن فڵان کەس کەسایەتێکی زۆر بەهێزیە، خاوەنی کەسایەتێکی بەهێزە، پێچەوانی ئەوەش ئەبینین ئەڵێن هەستەکەین ئەو کەسە کەسایەتێکی زۆر بەهێزی نییە. با بزانین ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە لە تەمەنی مناڵیەوە ئەم بابەتە کاریگەری ئەبێتە تاوەکو تەمەنی گەورەی تۆ بتوانیت بنیاتی کەسێکی بۆ نمونە بەهێزی لێ دروستکەی کەسایەتێکی بەهێزیە بە یاخودنا. بۆ ئەم بابەتە پێویستمان بە چییە؟ شوێنی کار، ژینگەی خێزان، ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر بەهێزی و لاوازی کەسێتی ئەو کەسانە. بۆ ئەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز توانە عەبدولکەریم گفتوگۆکەین کە بەڕێزیان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاک توانە سڵاو لەبێ، زۆر بەخێر بێی. بانی باش کاک توانە، زۆر بەخێر. زۆر بەخێر بێی سەر چاوان. دەستپێکی گفتوگۆکانمان با سەرەتا پێناسەیەک بۆ چەمکی کەسایەتی بکەین و دواترە چینە ناو بابەتەکە بۆوردی. ئەلبەتە لە چەمکی کەسایەتی نەوەی نەزەریەکە لە بیرمەندێک و بۆ بیرمەندێکی ترە گۆڕیان لە کۆمەلگای تر، بڵام بە کۆی گشتی کەسایەتی دوو جۆری هەیە: کەسایەتێکی بەهێز یان کەسایەتێکی بێهێز، یان ئەتوانین بڵێن نۆرمەڵ و مامناوەند. بەڵام عادەتەن ئێمە ئیشمان لەسەر کەسایەتی بەهێز بۆ کۆمەلگا و بۆ موسسەکان لەسەر ئەوە. کەسایەتی بەهێز یان بێهێز کاریگەریان هەیە لەسەر چەند نەمەتێک. یەکەم بە دەرەجەی یەکەم کە جەناب فەرموود خێزانە، چکن مەسقەتی ڕەئەس یەکسەر خێزان دەست پێیەکە، پەروەردەی دایک و باوکە، پەروەردەی ئەو بی ئەو خوشک و برا و کەس و گەڕەکەی کە تایەتی ئەو بێهێزیەکە یان لاوازی ئەکات. پاشان جیۆپۆلیتیک یان سیاسییان ئەو سنوورەی کە توی تیاژی، مثلەن کەسایەتی عێراقی بۆچی تا ئێستا وەکو کەسایەتیەکانی تر وەکو ئەوروپایان وەکو وڵاتانی تری پێشکەوتو گەشەی نەکردو بۆ هۆکارەکانی هۆکاری اقتصادی، هۆکاری سیاسی، هۆکاری کۆمەڵایەتی. بە گشتی کەسایەتی هۆکارێکی سەرەکیە بۆ بەرەو پێشبوونی ذاتی خۆت و ئەو کۆمەلگا و ئەو بیئەی تیاژی. زۆر باشە کاک توانە، زۆر جار ئێمە زۆرینەی بابەتەکان ئەگەڕێنی و بۆ سەرچاوەکەی کە خێزانە لە پەروەردەکردنەوە دەست پێ بکەین. ئێمە ئەتوانین لە تەمەنیشی مناڵیەوە چۆن ئاگامان لە تەندروستی مناڵەکەمانە، چۆن ئاگامان لە سیستەمی خوێندنیەتی، ئەمەش ئاگامان لەوە بێ کە ئەم مناڵە وەکو بەشێکی گرنگ بەرپرسیارەتی بینێ بۆی بەهێزێک لای خۆی پایدا بکە، وای لێ بکەین ئەم منداڵە بڕوای بەخۆی هەبێ بۆی کەسێکی بەهێزی لێ دەربچێ. ئەم مناڵە سەرکوت نەکەین، ئەم مناڵە بە هەموو شێوەیە هەرچی پرسیارێکی کرد ئێمە وەڵامی نینەوە، یاخود ئەوەی کە ئەو پێشبینیەکە ئێمە بە خراپی بزانین. ئەمانە لە بنەماوە چۆن ئێمە کاری لەسەر بکەین تاوەکو ئەو مناڵە لە قۆناغەکانی تر ڕنگدانەوەیشی باشیە. دەستت خۆش بێ بڵێن ئێمە بۆیە باسی مناڵەکەین لێرە لەبەرەوەی بیرمان لە داهاتوی ئەو کەسەیە کە ئایا چکۆ لە مناڵ ئیشمان بە کەسی مناڵەکە نیە، نیمانە پێویستمان بە سەرچاوەکەی کە دروستەکەین. مثلا هەر بۆ تەوزیحی پرسیارەکەی جەنابەت تۆ چیتە موسسەیەکەوە، لە موسسەیە یەکەم جارە وەرەگیری سیڤێ تەقدیمەکەی ئەچی دووەرەگیریت، بەڵام هەر بەو سیڤە نابێ تۆ کافی بیت، ئەبێت تەرقیەت بکەن، تەدریبت پێ بکەن. یەکەم سەرچاوەکو باسمان کرد ماڵە یان دایک و باوکە. ئەو مناڵە خوای گەورە کرد ئەهێنێتە بەر کۆمەڵێ مەهاراتی ئااتێ، جاری واتە ئەو مەهاراتانە لە بوونی شخصیان بۆ ماوەیە. باوکو دایکەکە عاقڵن، ئەگەر بیدۆزنەوە لە کوای ئەم کەسە قووەتی قسەکردنی هەیە یان بیرکردنەوەی بەهێزە یان چالاکە یان کەسایەتێکی بەهێزە باوەڕبوون بەخۆی تایە، بەڵێ زۆر گرنگە ئەو مناڵە گوێ لێ بگیرێ و گفتوگۆی لەگەڵاکرێ. لێرە ئەمێ ئیشارە بکەم بە فەرمایشتێکی پێغەمبەر درودی خوای لێبێ کە باس لەوە کە مناڵەکانتان بە سێ مەرحەلە پەروەردە بکەن. باسی حەو ساڵی یەکەم و حەو ساڵی دووەم و حەو ساڵی سێمە. حەو ساڵی یەکەم ئەڵێ لەگەڵ مناڵەکانتان یاریکەن، پێویست ناکە باسی پەروەردەوە بێت، چونکە ئەو تاقەیەک و دڵیانێکی زۆری هەیە، پێویستی بە حرەکە و جوڵەیە، ئەو جوڵەیە ئەبێت تیا بەتاڵکەیتەوە. یانی یاریکە گەمەکە بێ یاری بۆ بکڕە قسەی خۆشی، حتا جاری وایە مناڵ لە پێش تەمەنی حەو ساڵیە بانگێکی ئەڵێ چۆنی ئەڵێ باوکڵێ نە بڵێ بەڵێ یان بڵێ سوپاس، پێویست ناکە ئەم شتانە بۆی مناڵی خۆی لەدەست نەیە، جاری بە مناڵی گەورە بێ. حەو ساڵی دووەم دەست پێەکە، حەو ساڵی دووەم ئەبێ پەروەردەیکەی تا ئەکاتە حەو ساڵی سێم پەروەردەیکە، فێری مەسەلەی ئەتەکێت و ناخواردن و کەسەکانی پێ بناسێنی، شێوازەکانی قسەکردنی پێ ئەجارە فێری سمانەکانێکی ئەمە حەو ساڵی دووەم. حەو ساڵی سێم ئەڵێ هاوڕێی بە ئیتر مەوە بە باوکو دایک بووی، هاوڕێی بە بۆی بتوانی بەرەکانی تەوزیف بکەی، ئیتر لەو پەروەردەوە دەری بەنی تەوزیفیکەی.
ئەمە تەمان بۆ ماڵ دروستە بۆ مؤسسەیە دروستە بۆ هەموو شوێنە دروستە بەڵێ قسەکەی جەناب زۆر تەواوە ئەبێ باوکودایی کاریگەریانە بێت لەسەر گەشەی مناڵ چونکە یەکەم کەس ئەوان ئەو کەسە ئاناسن و پێشکەشی کۆمەلگاکە یەکەن زۆر باشە کاکتوانە بگومان هەموو کەسێک لە ژیانی ڕوبەڕۆی ناخۆشی و خۆشیش ئەبێتەوە ڕەنگە زۆر کەسەیە بڵێ ئەو کەسە بۆیە خاوەنی کەسایەتێکی بەهێزە هێندەشتی ناخۆشی بەسەر هاتوو توانیوێتی لەسەر پێیەکانی خۆی بۆستێ و کۆنتترۆلی بابەتەکان بکەن پرسیارەکەی من ئەوەیە ڕوودا و خۆش و ناخۆشەکان لە ژیانە تا چەند کاریگەریانە بێ لەسەر بەهێزی و لاوازی کەسێتی خاتونی ئازیز بە مطلقێتە ناتوانین بڵین بەڵام ئەتوانین دوو پۆلێنیکین بۆ شتێک کە حەزەکەم ئەمە گرنگە لە مەسەرەن من و تۆ هەمومان کە لێراین هەمومان کە لەم کۆمەلگایین هەموو مرۆڤێ لەسەر ئەم زەویە بەشێک لە ژیانی خۆشیە و بەشێکی لە ژیانی ناخۆشی ئازایەتی لەوایە ئەو سروشتەی تۆی تیاگەورابی ئەو بیئی تۆی تیاگەورابی کێ لە دەوروبەرتە تا بتوانێت لەسەر پێکانی خۆت ڕاوەستێنێ مەسەرەن ئێمە باسمان لە دوو جۆر کەسایەتی کرد کەسایەتێکی بەهێز لەگەڵ کەسایەتێکی لاواز کەسایەتی لاواز کاتێک کە تووشی یەس و بێتاقەتیەگە بێ دیسانەوە ڕەشبینتر ئەبێ ینی حاڵەکان لەگەڕێنێتەوە بۆ دەوروبەر و عەدەل بەرەگلەیە و ناو ناتوەرێ لە خۆی ئەنێ و دیسان و یەسی تووشە بێ زۆر کات لۆمەی خۆی بەڵێ لۆمەکردن بەمانایە لە دەسەڵاتی خۆیان بێ جوانە بەس کە جاری وە هەندێک شتێ لە دەسەڵاتی خۆتانە ئەم زیاتر ڕەشبینە زیاتر خەڵکی تری جوالەکە بەس کەسە بەهێزەکان کە ڕوبەڕووی ئەم شتانە ئەبێتەوە بە دووشت یان بە سێشت یان بە چوارشت یا بە چەند شتێکی زۆر گرنگ خۆی بەهێزترەکە یەکەم پێش هەموو شتێک گەڕێنەوە بۆ قەدەری خوا ئەمە کە زۆر میمە ئینسان خۆی بەهێز کا بەخوا ئێمە ئەندێک شتێ لە دەسڵاتی ئەمانێ مەسەلەن تۆ بۆ لە کوردستانەی تۆ بۆ کوردی تۆ بۆ باڵاو بەرزە تۆ بۆ باڵاو کورتە تۆ بۆ ڕەشی تۆ بۆ سپید ئەمانە نقاتێک نەبی ئینسان بیری دەکاتەوە کە بەدەست خۆی نییە بەدەست خوایە و پرسیای لەسەر ناکرێت و نابێت لۆ مەشکرێ کە باوەڕوم بەخۆی هەبوو لەو کاتەیە بە هەموو شتێکی خۆی ڕازی بوو کە سایەتێکی بەهێز دەرەچێت دۆمیان خۆی بەهێزەکە بۆ مامۆسا و مدەڕیبانی کە لە دەوروبەریەتی جاری وا هاوڕێکی بەڕێزە جاری وای باوچێکی سەرکەوتووە جاری وای دایکێکی سەرکەوتووە ئەمانە خۆی بەهێز دەکاتەوە بەسەرن دامی خۆم مەرجەعێک بۆ خۆی دانێ ئەگەڕێتەوە بۆ لای کەسێک کە شارەزای لەو بوارەیە ئەڵێ من ئەوم بەسەراتوە هەمووشە نایخێتە خۆ بڵێ خۆم چاکم مەرجەعێک بۆ خۆی دانێ ئەو مەرجەعاش بێتە دۆستی زانایی باش بەشێکی تریان کە خۆی بەهێزەکەوەکو باسمان کرد با زۆر درێژی نیە چکە دوقاتەکان زۆرە خودی خۆی کەسایەتی کە باوەڕبوون بەخۆی تایە ئەم باوەڕ بەخۆی واکە ئەڵێ ئەمە کە تووشم بووە ئەگەر لە دەسەڵاتی خۆشم وایە ئەو لۆمەیە کە باسێکە لۆمەیەک لە خۆی ئەکا کە بۆ چاکبوون بێ نەک بۆ داڕمان بێ ئەڵێ ئەمە مێژوێکی کۆن بوو تەواو ئایندەمی پێجوانەکەم سوودی لێوەرەگرم ئەڵبەتە شتی تریش زۆر هەڵەگرێت باشە زۆر کات ئێمە ئەو کەسانی کە زۆر بەهێزن هەمیشە کە گفتوگویان لەگەڵاکەی پلانی هەیە ڕاستە ئێمە هەموو هیچ کەسێکمان بەڵپێ قەدەر نازانین چیمان بەسەرێت بەیانی بەڵام ئەتوانین ئێمە پلانێکمان هەبێ کە شڵەژانمان لا دروست نەبێ بۆ نمونە من کاکتوانە هیوادارم بگەم بە کاکتوانە ئەو توانانەی کە ئەم هەیەی ئەو ئاستە ڕۆشنبیریەی ئەم هەیەی ئەو چۆن توانیوێتی هەنگاوەکان تێپەڕکە بە چه قۆناغێکا ڕۆشتووە چەنە خۆی ماندوو کردووە ئەگەر ئەم پلانانت هەبێت تا چەند تۆ هێزت لا دروست هەبێ منەگەڕێن بەدوێ ئەو خاڵانەیە کە تۆ پێشتر هەنگاوتن پیانە و پیاە تێپەڕ بووی بنەمایەک بۆ خۆمان دابنێ کە زیاتر خۆمان بێزکەین نەک خۆمان پەرتەوازە بکەین هەوڵ بۆ شتێ بین سەرکەوتو نابین هەوڵ بۆ شتێ وەختێ بە خۆمان نەزانین هیچمان نەکردووە و هەموو بابەتەکانیشمان تاقی کردووە زۆر جوانم پرسیارم زۆر بەدڵ بوو نەکەی ڕەجەب بێنینەوە کە دەمیا کردەوەی بەش کۆنجیرەکە بکێتە ناو دەمەم زۆر کەس دێسە لە مجتەمەعە وایە بەس من تۆ بینم کەسایەتێکی سەرکەوتووی لەگەڵ خوشکی گەورەمە دانیشتون و پێشکەشکارێکی باشن سەری مؤسسەی کورسات کە بە چه ئاقارێکە هاتووە بەسەرەن مۆنیتەری باشیە موزعی باشییانە ئەمە ئایل خۆ بووە ئەمە بە تەجارب بووە و بە گوێگرتن بووە و بە تەرقیە و تەدریب بووە و بە فێربوونی چەندەها ئوستاز و ئیستیشاری تر بووە هەم مؤسسە و مؤسسەکانی تر و زانکۆکان و کەسایەتیەکانی تر ئەگەر تۆ بتەوێت کەسایەتێکی سەرکەوتووبی چەند خاڵێکی تەمان من ئێستا ئەتوانم ئەیفۆڕێ بم بە تۆ و ئەیفۆڕێکیش بم بە خاتوون و ئەیفۆڕێکیش بم بەوانە بڵێم ئادی خاڵە بەهێزەکانی کەسێتی لای تۆ چییە بیستم بۆ نووسی لەگەڵ بیستی ئەوە جیاوازە بیستی ئەویتی لەگەڵ ئێمە ئەتوانین نقاط زۆر بنووسین بەڵام شتە ئەساسیەکان کە ضرورن باسکردن یەکەم ئەم کەسە بێ پلان نەژی
طبعا پێش پلانەکە ئامانجی هەبێ ئینسانی بێ ئامانج خەت سەرکەوتونیە ئەبێ ئامانجە دیاریکیت لە ژیان تا ئامانجەکەت هەبێ کە ئامانجە دیاری کرد ئەبێ پلان بۆ ئامانجەکە دانی پلانەکانیش کە دانی ئەبێ لەگەڵ کات و زەمەنی خۆتا بگونجێ لەگەڵ فکر و ئایدیا خۆتا بگونجێ لەگەڵ توانەکانی خۆشتا بگونجێ لەگەڵ ئەو بی ئەشا بگونجێ کە تۆی تیا ئەژیت ئەمی زۆر هەڵەگرێم قسانە بەشێکی تری ئەبێ تەشاؤمت نەبێ و نەترسیت شەرم و شڵەژانی و نەبێ وهروها بێ مەرجع نەبی بێ ماوەسا نەبی مەسەلەن من ئەمەوێ کەسێکی ژەنیار بم ئیخۆ ناتوانم لە ماڵە خۆم فێرکەم ئەگەر خۆشم فێرکەم نۆتەکانم باش دەرناچێت ژەنیارێکی باش نام ئەمێ نووسەرێکی باشم ناتوانم ئەمێ دارتاشێکی باش بم ئەمەوێ مدیرێکی باش بم ئەمانە پێویستیان بەوەیە مەرجعێتێکە دەبێ و کەسایەتێکی بەهێز لەو بوارەیە لە پشتت بێ و خوێندنەوەت هەبێ دوای ئەوە لە شکستەکان نەترسی شکستەکان لێرە بۆت بێ بەچی بۆت بێتە مامۆسایەکی تر و بێتە تەجروبە و هەسانەوەیکی نوێ چونکە کاتێک کە خۆر ئێواران ئاوا بێ ڕۆژێکی تر سەر هەڵایەتەوە ئەبێ وەکو خۆر بین زۆر باشە کاتە کاکتوانە بە شێوازێکی گشتی پێمان بڵێ چۆن دیاری ئەکرێت بۆ نە کەسێک خاوەنی کەسایەتێکی بەهێزە لەگەڵ کەسێک خاوەنی کەسایەتێکی لاوازە بەچی دەستنیشانەکرێت چی پێوە دیارە زۆرن وەکو باسمان کرد مەسەرەن با باسی جارێک کەسایەتێکی ئەرێنی بکەین باش هەرکە باسمان کرد نقاتێکی یەکسەر پێچەوانەکەی بۆتوان هەزار دانێت بەس بڵێن مەجموعەیەکە کەسی ئەرێنی خۆی بەهێزەکات دامی خۆ هەمیشە کەسی بەقوت کەسی تۆکمە دامی خوا خۆی بەهێزەکات بەچی خۆی بەهێزەکات پێشە مشتوەکو باسمان کرد بەخوا خۆی بەهێزەکات چونکە خۆی بە مەخلوقی خوازانێ ئەزانێ کە هەموو شتێکی لە ئەوە زۆر میمە ئاگادار بن هەست کەسێ خۆی بەخوا بەهێز کرد زۆر میمە چونکە تشتەکانە باتەوە بۆ لای ئەو خۆشیەکان سوپاسی لەسەرەکە ناخۆشیەکانیش ئەڵێ حکمەتێکی تایە چونکە بە میزانی ئێمە هەندێک جار ئەم نقاتە باسەکەم زۆر گرنگە مەسەلەن کەسێک تووشی حادیسی سیارەیەگە بێ لە ڕووی مادیۆ زەرەرەکە لە ڕووی جەستەیی شۆلانەی لاک بێ کاتیشی لە بەردەمانامێنێ تۆ لەوانەیە گلەیە بکەی بڵێ ئەم حادیسم بۆ بەسەرا بە میزانی من و تۆ ئەمە حادیسێکی خراپ بوو بەس بە پێوەری خالق لەوانەیە زۆر باش بێ تۆ لەوا تووشی ئەو حادیسە نەبوویتە شتێکی ترت بەسەرا ئەم خۆ بەهێزکردنەوە لێەکە نەکەویت دووەمیان خۆ بەهێزکردن بەکو دوایش باسمان کرد هەمیشە نەکەوی کە شکستێک دێنا ئەو شکستە واو لێ نەکا بڵێ تەواو تووشی تەشاؤم و یەئس و بێتاقەتی دەکات بەشێکی تر ڕێزی کات ئەو کەسانی کە بەقوەتن و بەهێزن و کەسایەتێکی گرنگن زۆر حساب بۆ کاتەکەن لە قسەکردنیانە حساب بۆ کاتەکەن لە خەوتنیانە لە ئیشکردنیانە لە هەموو شتێکە حساب بۆ کاتەکەن بەبێ ئەوەی کات دیاری نەکەن هیچ شتێک ناکەن ڕێزی ماندووبوونی خۆی و خەڵکی تریژەگرێ مەسەلەن کاتێک کە خۆی ماندوو ئەبێ خۆی خۆشەوێ هەج مرۆڤێکی سەرکەوت هەج کەس مرۆڤێک دینی خۆی خۆشویست نەک خۆپەرست وریا ئەم دووشتە بن خۆی خۆشویست ئەو کەسە خەڵکی تریشی خۆشەوێ کە توانای هەبوو یارمەتی خۆی باو جاجار خۆی داوت کاو جاجار جلێکی جوان و بچێت بڵێ با من تەرفیاتێ وەرگرم بۆ ئەوەی بتوانم هەم دڵی خۆم هەم دڵی کەسانی تر خۆشکەم ئەوە کەسێکی سەرکەوتووە هەمیشە گەشببینە یعنی کە تووشی شتێکی ژەبێ وانە ڕۆ جوانەکانی بینێ مەسەلەن تاوتوێ ڕووداوەکان بە ئەرێنیەکە نەک بە نەرێنی ینی شەر نییە تۆ وا بیرکەیتەوە نەوانیە شتێکی جوانە کاتە بەنای هەمیشە بە بیرکردنەوەیکی جوان زۆری تریش کات نییە من ئێستا بەکو پێم وتی تۆ توانی بیست بژمێری ئەچینە هەزار بەڵام ئاساسیەکانی ئەوەیە کە مرۆڤێکی ترسنۆک نەبێ و زۆر زۆر ئازابێ بە ئازایەتەکەشی خوباڕ بەخۆکەشی لێرە شتێکی ترێ زۆر میمە بیرم نەچێتەوە ئەبێ سنووری بۆ دانێ هەج مرۆڤێک کە باوەڕی بەخۆی بوو سنوور بۆ باوەڕبەخۆبوونەکەی دانەنێ لەوانەیە ئیفراتی تیا بکە زۆر باشە کاکتوانە بەڕای تۆ بۆ نمونە کەسایەتی هیچ پەیوەندیەکی بە ژینگەی کارەوە هەیە بۆ نمونە تۆ بڵێ من لە مؤسسەیەکی نەوەکو کورساتا کارەکەم وام لێ بکات ئەم مؤسسەیە کە من ببم بە خاوەنی کەسایەتیکی بەهێز یاخود هەر شوێنێکی تر بێ کە کاری تیاکەی ئەمە ئیشە سەرەکیی ئێمەیە لەبەر لە بواری ئیداریا زۆر کەمێک شارەزین لەبەری خوێندنەکەمانەوەی
ئیداری استراتیژیشتی زۆر جوان باسەکە باسی وەلای منەظەماکە وەلای ئەو شوێناکە کە توی تیای طبعا من دەستخۆشیتان لە یەکەم جارم ئێمە کورسات زۆر بەلامەوە جوان بوو لەبەرەوەی ئێمە مؤسساتمان خوێندووە و شوێنی تر چوونەوە بەڕاستی سکیڵسێکی جوانی پێوە دیارە پاکوتەمیسی و هاتنە ژوورەوەی و زەردەخەنێ ئەو ئەمە بانەوەی بە وەسیەک نمونەیەک بۆ کە باسی کورساتێک نمونەیەکی جارێ ناشرین بۆێنمەوە باشە بۆی بزانی مؤسسە چەند مهمە بۆ وەلای خەڵکی بۆ وەلای ئەو مۆزەفانەش کە تیایش ئەو کارمەندانەی کە تیایش ئەو علاقەی بە کێوە خاوەن مؤسسەکە و مدیرەکە لەم ڕۆژانەیە باوکێک گوتی چوون بۆ قوتابخانەکەم هەواڵی کچەکەم پرسم کە چۆنە چۆن نییە دیکە چوون مامۆساکان قاچیان قسە بۆ سەر قاچ بە مۆبایلێک و خەریک بوون من چووم سلام عەلیک وتی زۆر بەسادی سێ چوار جار تا جوابیان دامەوە یەکێکیان لەبەر من هەڵنەسان تەمەنیشیە بوو بێزەحمەت من هاتووم هەواڵی کچەکەم پرسم چۆنە چۆن نییە وەڵا ئەو یەک دقە پەلامە کەوتوتی بە دانیشتانەوە زۆر بە ناشرینی جوایی منیانایە بۆ ڕۆژی دوایین بیرم لەوە کردو کە کچەکەم لەو مەکتەبە لابە کە ئەوانە پەروەردەیەکە دوایش کچەکەی من وا دەرەچێت ئەمە هۆکارێکی گرنگە چۆنەوە مێشکی ئەو شخصەوە کە کچەکەی لە مؤسسەیەکە داناوە ئەو بیئەیە کە تۆی تیای ئەو مؤسسەیە کە تۆی دیای ئەگەر تۆ ڕێزی تیا بگیری یان مدیرەکە کە سایەتی تۆ بە هەند وەرگێ هەچ کاتێ هەڵەیەکت کرد هەڵەکەت بە جوانی بۆ ڕاستکاتەوە نەشکێنێ و هەروەها ئەچ کاتێک کارێکی باشیشت کرد تەرقێ بکە و تەوزیف بکە و جوان مامەڵە لەگەڵاکە دەستخۆشیت بکە و پاداشت باتەوە تۆ وەلایەت بە قووەترە بێ بۆ مؤسسەیە و جوانتریشی تیاکەیت و بەی خۆت تێزانی ئیدارەیەک هەیە ناوی بڵێن بەحسێک هەیە ناوی ئەلئیدارە بالمەحەبە وادە بەڕێوەبردن بە خۆشەویستی جوانترین ئیدارەیە کە تۆ بتوانی بە خۆشەویستی مۆزەفەکان بەڕێوەبەری مؤسسەکە بە کوی گشتی کەسایەتی مؤسسەکە بەهێزە بێ لەڕووی کەسایەتی مۆزەفەکانیەوە باشە باسێکیەوە بکەین زۆر کات ئێمە کە باسی کەسی بەهێزەکەین ئەو هێزە نییە کە لە جەستایە ئەو ئەزمونەیە کە لە مێشکمانایە و کە توانیمانە وەری بگرین تا چەند کۆمەڵە چەمچیکە هەیە کات وا لە تۆ کات تۆ بەهێز کات بۆ نمونە لێبوردەی یعنی تۆ کەسێک بی بەردەوام لێبوردەی بیت ئەو خۆڕاگریە و تیا بێت کە هەرچەند کەسی بەرامبەرشتی ناخۆش زەربە نەبێ قسەیەکی ناخۆش مامەڵەیەکی ناخۆش بۆ نمونە نازام کارێک لەگەڵا بکات زەرەر لە ژیانی تۆ بە بەڵام تۆ هەموو شتەکانی ئەم کەسە ڕەفز نەکەیت چەند بابەتێکی جوانی ئەم کەسە ماوە لە لای تۆ با ئەوانش هاوسەنگی بۆ دروستکەیت بڵێ ئەمانەشی هەیەم کەسە بارودۆخی لێک بیتەوە نەگیەک سەر خەڵچوونەکانە پێوە دیار بێ ئەمە نە کەسێک بی بەردەوام ڕوبەڕووی کەسەکەی بەرامبەر بیتەوە بەوەی بە تۆ نەڵێ تۆ لاوازیت ئەمانە تا چەند گرنگن ئێمە تیامان نابێت ئازیزم لێبوردەیی تووڕەبوون هێمنی ئەو سیفەتانەی کە لە مرۆڤایە نابێ نە زۆر شلگیر بی نابێ زە زۆر تونیش بیت لە عەرەبیا پێڵەن ئیفرات و تەفریت تۆ کە پەرداخێک ئاودانی ئەگەر لە قەراغی تەپڵەکێکا بێ معڕەزە زووتر بۆ کەوتن بەسکە لە ناوەڕاستا بوو ناکەوێت لێبوردەیی حەدی خۆی هەیە هێمنی حەدی خۆی هەیە تووڕەییش حەدی خۆی هەیە بەڵام باسمان لە کەسێکە بەرامبەرەکەی تو هەڵەچی مرۆڤ کائینێکە پێی ناوترێ مەلایکە بە کائینێکە پێی ناوترێ شەیتان ئێمە شەیتان نین تا هەموو ژیانمان لە خراپەیە بێ و مەلایکەش نین هەموو ژیانمان لە چاکەیە بێ مرۆڤین هەڵەژەکەین چاکەژەکەین بەڵام قسێکی زۆر جوانت کرد ئەبێ باگراوندی ئەو شخصە بخوێنیتەوە زۆری چاکە لەگەڵ تۆیاکەوە لە پڕ ڕۆژێ لێی دەرەچێ و خراپەیەکەکە قسێکی ناشرین بەرامبەر تۆ ئازادی تۆ لەوایە کە ئەوەی نەخوێنیتەوە بەلەو مرۆڤ وانە علم نەفس شتێکمان پێڵێ بەتایبەتی لە علمی ئیدارەیە زۆر مهمە ئەڵێ خاوەن مەطعەمێک ئەگەر تۆ بچی بۆ لای لە ریستۆرانتێکی خۆشە نۆجار لەسەرێکە چی بۆ ریستۆرانتە یەک دوو سێ چوار پێنج شەش حەو هەژ نۆ تا نۆجار تۆ خزمەتێکی جوانەکردی باشترین خواردنی پێشکەشەکرێ باشترین ڕێزی لێگیرێ ئەڵێ بەداخەوە سەری دێم جار کاچیت خەلەلێکی تیاڵێ نۆکرد بیرەچێتەوە بەڵام مرۆڤی سەرکەوت و ئالێوا دەرەکەوێت کە بیری نەچێتەوە زۆر باشە کاواتە کاکتوانە پێمان بڵێ مادام خێزان هێندە کاریگەریە بێ لەسەر دروستبوونی کەسایەتی ئێمە لە تەمەنێکی مناڵیەوە چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانمانە بکەین بۆی لە دوجارە خاوەنی کەسایەتێکی بەهێز بن هەموو ئەو خاڵە باشانەی کە تۆ باست لێوە کرد لە مناڵەکانمانە بوونی هەبێ باسمان کرد لە ئەوەڵ جارە نظریاتی پەروەردەی مەناڵ زۆر زۆرن
بەڵام ناکرێ ئێمە ئەمەستان دەرکەین بەسەر هەموو بنەماڵەیە کۆم شوێنەکە کچێکە لە سوید پەروەردابێ زۆری فەرقەیە لەگەڵ کچێ لە کوردستانە کچێ لە ئەفغانستانەکە گەورە بێ زۆری فەرقەیە لەگەڵ سعودیە لەگەڵ ئێرانە لەگەڵ شوێنێکی ترە ئەبێ ئێمە جارێ حساب بۆچی بیئەی کە ئەو شوێنە بکەین ئەبێ بە پێ عرف و عادەتە کە لەوێ بەڵام عرف و عادەت دوو جۆرە عرفێک ئەگەر فاسد بوو ئەگەر دژی کۆمەلگا بوو دژی بنەماکانی ژیان سازی بوو ئەبێ بە هەموو شێ ڕەدیکەینەوە با عرفەکە هی بنەماڵە و ئاشدا ئابایشمان ئەگەر عرفەکە جوان بوو عرفێکی فاسد نەبوو ئەبێ گەشەی لەسەر بکەین باشە هەندێک شتێ ئێمڕۆ بەداخەوە تەمان من ئەمە جارێکیش ئێڵێمەوە بە ئێوە من متابعی کورساتم زۆر لە مناڵیەوە یەکێ لەو شتانی کە دەستخۆشیتان یەکەم لە ستافەکە و لە تەواوی بەڕێوەبەری ستافی کورسات ئەوەیە بەڕاستی مۆکی کوردەواری و ئەخلاقی پێوە دیارە کورسات زۆر سپاسانەکەم لەسەر و ئەتوانین بڵین ئەتوانین ئایلە سێری کورساتکە بە تایبەتی لە ساڵانی ڕابردووە کە سێری فلیمەکان یان گفتوگەکانمان نەکرد خێزانیە کورسات حەز ناکەم باسی شتی ترکەم زۆر زەڕورە کە مناڵ وارانەیەنین بڵێن مادەم ئەم مناڵە فێرکەین کەسایەتی خۆم من چی ئەڵە مەر ئەوە ئەمە ئاخر قسێ لەوانەیە کاتەکەمان دەرەنگێ بەڵام ئەمەم گوێ لێ بگرن چوار جۆر بیرکردنەوەی هەیە چوار جۆر بیرکردنەوە بۆ پەروەردەکردنی کەسێتی کەسە گەورەکان و کەسە ئیمراقەکان چۆن بیرەکەن و عەقڵیان چۆنە هەمیشە بیر لە فیکر و ئایدیا و بەرژەوەندەکانی خەڵکی لە ئێستا و لە ڕابردوواکەنەوە تحلیلاتی فکری و فەلسەفیەکەن لەسەر پەروەردەی خەڵکی لەسەر بەهێزکردنی تاکی خەڵکی دووەم عەقڵە مامناوەندەکان و بیرکردنەوە مامناوەندەکان چێن ئەو عەقڵانن کە بیر لە ڕووداوەکانی کەژناسی و سیاسی و اقتصادی ئەوان ناکەنەوە عەقڵە مامناوەندەکانن عەقڵە بچووەکان چێن ئەو عەقڵانن کە بیر تەنها لە شتە مادیەکانەکەنەوە جۆری مۆبایلەکە جۆری سیارەکەم جۆری خانووەکەم دەب کەسایەتیە بەهێز نابێت تەنها بیرێکی لای مادیە کەسە سەفیه و زۆر زۆر تافیەکان کە بێزراون و خاوەنی کەسایەتێکی زەعیفن هەمیشە بیر لە خودی خۆیانەکەنەوە کە لە دوایە بنە مۆدێل یان جنێو فرۆش کە ئەو شتێ من ئەوە زۆر جوانە من باوەڕم بخۆمێ ئازادی تاکە کەسی خۆم وایە ئەوە ئەەکەمش نا ئاخری قسەکەی تۆ لەمایە جوابی وەڵامەکەی پرسیارەکەی جەناب ئەو کەسە کە گەورە ئەکەین تۆ نەوەکو پێم وتێ هەموو شتێک مامان کە تۆ ئەڵێی وەرە با باوەڕە بە خۆت بێ و هەموو شتێ لە بێسنوورێکی بۆ دیاریکەی بۆ گەشەی عەقڵی ئەو گەشەی تەمەنی ئەو گەشەی بێ ئەو وەکو کەسێک نییە کە تەجروبەی لە حیاتی وەرگرتە بێ بڵێ ئەبێ هەموو ئازاتیەکی بەمێ لەبەر نە ئەوە جاری وە عاقارێکی تر ئەڕوا هەم مجتەمع تێگەیە هەم زەرەرەیە لە خێزانەکەی هەم لە کەسایەتی خۆشی زۆر باشە بابەتێکگە هەیە کە پەیوەستە بە ژینگە و کۆمەڵگاوە لەسەرم بابەتی ئێمە بۆ دروستکردنی کەسێکی بەهێز یاخۆ هاندانی کەسانێک ئەگە توانایەکیانە بێ شاراوە بێ ئەم توانایی بخات ئەگەر هەر لە ڕابردووشەوە لە سەرکردەکانمانەوە هەمیشە بە نمونە بێنینەوە جەنابی مامجەلای خوا لێی خۆش بێ هەمیشەی و ئافرەت ئەتوانێ خانمان ئەتوانن هاوشانی پیاوان ئیش بکەن کەوای لیاو ئێسا خانمەکانمان لە دام و دەستگاکانە لە پیاوان زیاتر کاریان لە بەردەستدا و زیاتر کار بەڕێوە بن ئەمە وەکو نمونەیە ئەی کۆمەلگا ئێماگەر خۆمان هەست بۆ بکەین کچێکی مناڵێمە هێنینە ستۆدیۆکەمانەوە بەهرەیەکی تایە وای هانی بین کە ئەم بەهرێ لەم کەسەیە وا قوڵ بێتەوە کاری باشتر بکە کە کاری باشتری کرد کەسێکی بەهێز وەرەگرێ کۆمەلگا تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە کەسە بەهێزەکان هێزی بۆ زیاکەین ئەوەی کە هێزەکەشی نییە بتوانین پێی بەخشین شتێکی زۆر گرنگەیە لە نیتاقی قسەکانمان باسم کرد بەڵام ئێستا چڕیەکەمەوە لە هیچ مەزەبێ لە ئیسلامدا یان لە کۆمەلگایە باس لە عرف و عادەت ناکەم باس لە ئەساسەکە هیچ کاتێک من لە بەرەوەی کە کەمێک شارەزام لە فکری ئیسلامیشە لە ئاین ئیسلامە هیچ کاتێک ڕێگەر نەگیراوە پیا و ژن جیایە لە ئیشکردنا و لە عیبادەتا و لە ئەرک و مافر وەک یەکن هیچیان لە هیچیان زیاتر نین ئەرکێک دەسەرشانی پیاو دانراوە هەمان ئەرک دەسەرشانی ئافرەت دانراوە بەڵام بەستایدێکی تر و بەرنەمەڵتێکی تر چۆن بۆ تۆ گوناهێکەکەی ئەبێ سزاکی وەرگری بۆ ئەوی شەروایە من یەک نمونەت پێڵێم بۆی بزانی چەند گرنگە ئەو کەسانی ئەگەر کەلتورێکی
ناشرینیانێ بۆ پەروەردەکردنی کچەکانیان ئالەمەوە تێبگەن ئەگەر خواناسن ئەگەر لەسەر ئیسلام پەروەردە بوون هەج پێغەمبەرێک چۆ بۆ مێژوو هەج پێغەمبەرێک ئافرەت لە پشتیەوە ببێت ئەو پێغەمبەرە سەرکەوتوو بوو هەج پێغەمبەرێک ئافرەت لە پشتیەوە نەبووی ئەو پێغەمبەرە زۆر سەرکەوتوو نەبووە نمونەت پێڵێ نوح 950 ساڵ ژیا خێزانەکەی لەگەڵیان نەبوو نەیتوانی چل کەس زیاتر باوە پێ بێنێ 950 ساڵ موسا خوشکەکەی و دایکی لەگەڵ هاوکار بوو لەگەڵ خێزانە توانی ئومەتێ دروستکە ئیسا دایکی تەنیا لە پشتی بوو دایکی ئافرەت بوو ئێستش زۆرینەی خەڵکی لەسەر زەویە مەسیحین پێغەمبەری خۆمان محەممەد درودی خوای لێبێ خەدیجە ئایشە خێزانی بڵین کچەکەی لە پشتیوە بوو ئەو ئومەتەکەی تا ئەسەوە دام لوط خێزانەکەی لەگەڵیان نەبوو سەرکەوتوو نەبوو قەومەکەی لێ ناوچوو بۆیە ئافرەت لە هەموو کایەکی مجتەمەعا لە هەموو شوێنەکە لە چوارچەوەی ئەخلاق و نەمەتی عرفی جوانە هیچ کاتێک بەبێ ئافرەت هیچ موسسەسێ پێش ناکەوێت نەماڵ نەجادۆبان من ئەگەر ئێستا گەر سەرۆک بم وەزیری شارەوانیەکان ێم بە ئافرەت چکە ئافرەت بیرکردنەوەی جوانە بۆ ڕازانەوە بۆ عاتفە پاکتەمی سر بیر دەکاتەوە بۆیە بە هەموو شێوەیەک خانمانمان لە چوارچێوەی سنووری ئەخلاقیە ئەخلاق ومانە ئەوە ناکە خوا نەخواسە ینی بۆ شێوازەی کە خانمێکی جوانی بەڕێزی وەکو جەنابەت دانیشتووە کە شەشکارێکی جوان زانستی پرسیارکردن زۆر بەهێزە بەڵام نەک پانێڵم خۆتان باشە زانن کە میوانێک گێت چ پرسیارێکرێ نەڕەبتی بە کۆمەلگاو هەیە نەڕەبتی بە پەروەردەی مجتەمەع هەیە نەزانیارێکی اقتصادی دەیاتێ نە جوگرافی دەیاتێ نە پەروەردەی مناڵەکانمان هەمووی بە ئاقاری خراپاڕوە کابراایەکی شێتم بۆ یێنێت پێڵێ مامۆستا پرسیاری جددیشی لەیەکە یعنی مجتەمەع بەو شتانە ئەو کەسە ئەو ئافرەتایان ئەو پیاوە ئەوە کەسایەتی بەهێز نەکردووە ئەو بەرەڵات کردووە ئەوە تەئسیراتی سلبی هەیە بۆ سەر کەسایەتی بەهێزکردنی خەڵکی تر بێت و خەڵکی تر چاولەوە بکە و بزانێەوە کەسایەتی بەهێزە تیاچێت دەستە خۆش بە مامۆستا زانیاریەکانت سوپاس بە ئەو وەسفە جوانانەشی کە بۆ کورسات کردە ئومێ دەکەین کورسات وەکو چۆن بۆتە جێگی متمانە لای تۆ ئاواش متمانە بێت بۆ لای بینەران و ماڵی هەمووان بێت دەکەن شەڵ هەروە بێت و باشتر بێت زۆر زۆر سپاس بۆ هەمەتەبوونێ زۆر